وەک خۆجەهیا دروێسیە مە جیڤاتێ شاغێن بسەر وێ يعني جیڤاتا شاغێ بسەر خۆجەهیە بە یا ئاسایی مەلدارخست نۆزێ هەیڤا پوشبەرێ جیڤاتێ دە مژارنی گرنگ هاتن گەنگەشەکردن وەک دەربارەی مژارەی ڕێخستنی دە هەروەها مژارەی سیاسیژی هەموو بویێرێن هەری داوین سەر قادا سووریا بگشتی و تایبەت سەر قادا کوردستانە سووریژی تایبەت جیهات گەنگەشەکردن و باوایەکی بەرفرەژی لەسەر دانوستنی کوردیە ناوێرا ئەن کەسێ و پەینەکێ دژی هات گەنگەشەکردن دەربارەی وان دانوستنە دی وەک جیڤاتێ تەکەزی کرد لەسەر گرنگیە بەردەوامیە وان دانوستنە بێ ئەزرکردنە ئەن کەسێژی تێت هەڵی خولیاکردن گۆدی سادان و سند دەست پێ بکەن بە دابینکردنە ئەمریکان و فەرمەنداری هەسەدێ هەروەها جڤاجی ڕاوسیە لەسەر لڤ و تەفگەرانیا ئاشتی و ئازاتیژی هەروەهاژی دکاربێ جیڤات ڕاوسیە لەسەر بنپێکردن هەرێمێن کوردی وەک ئافرین گرێسی پی سەرێکانیە من پێکردن حق خەڵکی ڕەسەنیێن وان هەرێمە ژاریە کۆمێن چەکدار و تورکیاوە ژارێکی دی جیڤات ڕاوسیە سەر ڕەوشە ئابووریژی وەستەنگێن ژیانێ و وەک بێ بەهابوونا نرخێ دۆلار هەمبەر لێرە سووری و بەهابوونا نرخێن پێدەڤیەن ژیانێ